تا لەسەر پەردەی دڵم ئەم شۆخە نەشتەربا دەدا، لاپەڕێ ڕوڕەش هەموو ڕازی دڵم بەربا دەدا. ئەی خودا لەم بەژن و باڵایە نەمامانەی کەچی، ڕوومەتی گوڵ بچکی ڕێحان لێوی تام خورما دەدا. دڵڕقێکی وایە هیچ باشی بە ئازارم نییە، تا گوڵێکم پێدەدا سەد برد بەسەر سەرما دەدا. گەر هەبێ مەیلی بەهارێکە ژیانی عاشقی، گەر بڕەنجێ هەر وەکو بەفری چلە سەرما دەدا. باسی ماچم کرد گوتی گیانت، گوتم بێمروەتی، پێکەنی و فەرمووی کە ماچی لێوی دلبەر وا دەدا. ئای چ گەنجێکە لە نێوکانی دڵمدا نەخشی ڕوت، بۆیە تەبعی شاعریم یاقوت و گەوهەردا دەدا. ئازیزان خۆشەویستانی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمید بانەیی بە ئێوەی ئازیز شادەبینەوە. ئەمڕۆ باس لە شاعیرێکی شاری هەولێرەکەین، شاعیرێک کە گیرۆدەی جوانی و لێو ڕێژ بووە لە خەمینەتەوە و ئەدەبیاتی کوردی، ئەویش عەلی فەتاح دزەییە. بۆ باسکردن لە ئەزمون و لە بەرهەمەکانی ئەم شاعیرە زۆر بەڕێز دکتۆر بەکر شاکر کاروانی ئامادەیە لە لامان. دکتۆر گیان بەخێربەی، زۆر سپاسان دەکەم. منیش پێخۆش حاڵم بە بەشداریکردن لەو بەرنامەیە ڕەنجینە. هیوادارم بتوانین خزمەتێک بە مێژووی ئەدەبی کوردی بکەین و ڕۆلی ئەم شاعیرە لە ناو مێژووی ئەدەبی کوردیدا بە خوێنەران و بینەران بناسیین. دکتۆر گیان، ئێمە وەکو ستافی بەرنامەی قەلەندەرخانە بە گرنگ مازانی ئەم شاعیرە بەسەر بکەینەوە، لەبەر ئەوەی بەداخەوە زۆر کەم ئەتوانین بڵین وەکو گومناوێک وایە بەداخەوە. گەر بکرێت کورتەیەک لە ژیانی شاعیرمان بۆ باسکەی. شاعیر ناوی عەلی کوڕی فەتاح ئاغای دووسەرەیە، کوڕی حەوێز ئاغا کوڕی سلێمان ئاغای دزەییە کە بە هەشت پشتان دەگەڕێنەوە بۆ قەرەنی ئاغای دزەیی کە باپیرە گەورەی هەموو دزەییەکانە. شاعیر لە ساڵی 1928 لە گوندی دووسەرە لەدایک بووە. باوکی فەتاح ئاغا ئاغای گوندی دووسەرە بووە، کەسێکی دەستڕۆیشت و ئەدەب دۆست بووە. هەر لە مناڵیەوە شاعیری خستۆتە بەر خوێندن و لە لای مەلای گوندەکەی کە ناوی مەلا خەلیلی دووسەرەیە شاعیرێکی ناسراوە بە مخلیسی شاعیریش ناوی ڕۆیشتووە. لە سەردەستی ئەو شاعیر لە سەرەتا لە 5 ساڵیەوە دەستی بە خوێندن کردووە. ساڵێک لای ئەو خوێندنی لە حوزرە دەست پێ کردووە و دوای ئەوە پاش ساڵێک لە ساڵی 1936 لە گوندێکی نزیک خۆیان کە ناوی قازیخانەیە کە گوندی حوسێنی مەلاشی پێدەڵێن، ئەو حوسێنی مەلایە لە گوندەکەی خۆی قوتابخانەی بۆ مناڵەکانی خۆی و مناڵەکانی دەوروبەر کردوتەوە. عەلی شاعیریش یەکێک بووە لەو کەسانەی کە توانیویەتی بچێتە ئەم قوتابخانەیە و ساڵێک لەوێ بخوێنێ. لە ساڵی 37 ئیتر لەبەر نەبوونی قوتابخانە لە گوندەکە و لە ناوچەکەیان هاتۆتە شاری هەولێر و لە ساڵی 37 حتا ساڵی 44 لە قوتابخانەی ئەربیل ئولا لە هەولێر خوێندوویەتی. دوای ئەوە لە ساڵی 44 تا ساڵی 48 قوتابخانەی سانەوی هەولێری تەواو کردووە کە ئەو دەما خوێندنی سانەوی 5 ساڵ بووە. لە ساڵی 48 کە سانەوی تەواو کردووە چۆتە بەغدا و لەوێ لە کۆلیجی ماف وەرگیراوە و ئیتر دوای ئەوە قۆناغێکی تر لە ژیانیدا دەست پێ دەکات کە قۆناغی زانکۆیە. بەڵێ دکتۆر گیان، باسی ماس مام شاعیر و نووسەر مەلا خەلیلی سنجاوی کرد، یا مەلا خەلیلی دووسەرە کە ناسراوە بە مخلیسی شاعیر. ئەمە دیارە کە سەرەتای خوێندنی لای مخلیسی شاعیر بووە عەلی فەتاح. ئەم پەیوەندیشان بێگومان هەر بەردەوام بووە. کاریگەری مەلا خەلیل چییە بۆ بە شاعیر بوونی عەلی فەتاح دزەیی؟
سەرەتا پەیوەندی باوکی شاعیر فەتاح ئاغا لەگەڵ مەلا خەلیل دۆستایەتێکی دێرینیان هەیە بە حکمەوەی کە باوکی شاعیر ئەدەب دۆست بووە و حەزی لە شعر و ئەدەبیات بووە و مەلا خەلیلیش چونکە شاعیر بووە لەم ڕێەوە ئەو پەیوەندی و دۆستایەتیە پەیدا بووە. کاتێک کە عەلی تەمەنی دەگاتە قۆناغی خوێندن لەسەر دەستی ئەو مەلایە باوکی دەینێرێتە لای مەلا خەلیل و دەست بە خوێندن دەکات. حتا شاعیر خۆی لە پێشەچی دیوانەکەیدا دەڵێ لە 5 ساڵیەوە کاتێک دەستم بە خوێندن کرد لای مەلا خەلیلی دووسەرە کە دۆستێکی دێرینی باوکم بووە لەوێن دەرەوە حەز و ئارەزوم بۆ ئەدەبیات دەستی پێدەکات چونکە مەلا خەلیل شاعیرێکی گەورە و کەسێکی لێهاتوو بووە لەو کاتەوە ئێمەی فێری خۆشەویستی بۆ ئەدەب و شعر کردووە. دەتوانم بڵێم لەسەر دەستی ئەو فێری شعر نووسین بوویمە. هەر لە سەرەتای مناڵیەوە خولیای شعر نووسینیە. دکتۆر گیان وەکو باسمان کرد کە شاعیر زۆر ئەوتاڵی خوێندن بووەوە زۆر هەوڵی داوە و لە ژیانیشیدا زۆر تووشی گرفت و چەرمەسەری و ئازار و ئەشکەنجەوەمانە بۆتەوە. گەر بکرێ باسێکی ئەو قۆناغی ژیانیمان بۆ بکەیت. سەرەتا کە هاتە هەولێر لە ساڵانی 37 تا 44 لە قۆناغی بنەڕەتی کە ئێمە پێ دەڵێن سەرەتایی لەم ماوەیەدا کۆمەڵێک کەسایەتی دیاری شاری هەولێر باسی کەسایەتی شاعیر دەکەن لەوانە دکتۆر معرف خەزنەدار لەوانە زێوەر خەتاب ئەمانە لە نزیکەوە ناسیویانە. دکتۆر معرف خەزنەدار لە چیرۆکێکیدا بە ناوی ئاڵەمان کوردی لە پێشەچەکەیدا باز دەکات دەڵێ کە پێشکەشی عەلی فەتاحی کردووە دەڵێ عەلی فەتاح کەسێکی بەتەمەن لە ئێمە گەورەتر بوو کەسێکی بەتوانا بوو لێهاتوو بوو چاوکراوە بوو و کاریگەری لەسەر ئێمەش هەبوو لە قوتابیان و لەلایەن مامۆستاکانیشەوە زۆر خۆشەویست بوو لەبەرەوەی چالاک بوو زیرەک بوو لێهاتوو بوو شارەزایەکی باشی لە ئەدەبیات هەبووە. دیارە لە تەمەنی ناوەندیەوە بە حکمی مەلای گوندەکەیان خوێندەوارێکی باش بووە بۆیە لە ناو قوتابیەکاندا ڕۆلی هەبووە هەر ئەمەش وای کردووە دوایی لەلایەن مامۆستاکانیەوە هان بدرێت بچێتە ناو خەباتی سیاسی و بەشداری ڕێکخراوە و کۆمەڵە سیاسیەکان بکاتن و دەوێت هەر ڕۆلی هەبێتن. یەکێک لەو مامۆستایانی کە کاریگەرێکی زۆری لەسەر بۆ ناوی موسا سەمەد بووە کە هەم بەڕێوەبەری قوتابخانەکە بۆ هەم مامۆستای جوگرافیاشیان بووە باسی مێژوو جوگرافیای کوردستانی زۆر لەلا کردووە هەستی کردووە کەسێکە زۆر بە پەرۆشە بۆ خزمەتکردنی ملەتەکەی بۆیە زۆر پەیوەندی لەگەڵیان هەبووە و کاریگەری بەسەر هەبوو هەر ئەمە وای لێ کردووە هەر لە سەرەتای قۆناغی سانەویدا سالاک و بەشداریەکی باشی لە کارە سیاسیەکان هەبیت کە لەو سەردەمەدا لە ساڵانی 43 و 44 کە تازە حیزبی هیوا دامەزرا بوو و ڕێکخراوەی حیزبایەتی لە ناو شاری هەولێر پەیدا بوو. معرف خەزنەدار لە مێژووی ئەدەبی کوردی و لە ژیانی شاعیر کە باز دەکات دەڵێ شاعیر یەکێک بوو لەو کۆمەڵە ڕێکخراوانەی کە لە ناو حیزبی هیوا لە سەرەتاوە وەرگیرە. بەڵێ ئەم بابەتانە بێگومان درێژە زۆرە کێشێ بەزەکەم بینەوە پاش ئەوەی خەندەخان شعریشترمان بۆ خوێنێتەوە بینەوە داخلی هەمان بابەت بینەوە. تامەستم نەکا بادەی ئاڵ نەکەومە بن دەریای خەیاڵ ناتوانم لە مەرجان و دوڕ توورەگەی شەعرم بکەم پڕ تا نەگەڕێ گیانم وەک هەنگ تام نەکا شیرەی خونچەی تەنگ چۆن لە هەنگوینی سپی و خەست لێو ڕێژ دەبێ شانەی هەڵبەست تا دانەڕزێ پشتی ڕوتم خوێن نەڕژێ لە دەم و لوتم گیانم داخ نەکا زۆرداری هەڵ ناچێ شێعری ڕزگاری تا دوای سەهۆڵبەندانی زستان
ڕەنگار نەبێ شاخی کەستان چۆن سەرچاوەی بەهرەی ڕەوان دەتەقێ پڕ لە شعری جوان. دەم خۆش خەندەخان. زۆر سپاس. بەڵێ دکتۆر، بێگومان ئێمە ئەزانین کە ئەو دوای چەند هەوڵێکی زۆر توانیوەتی کۆلیژی ماف لە بەغا تەواو بکاتەوە جارێکتر لە ساڵێکیان کە پەیوەندی بە کۆلێجی ماف کرد لە بەغا، ئەو کاتە بوو کە دوای چەند مانجێک ڕاپەڕینی وەسبەی کانونی دووەم دەستی پێکرد. من ئەزانم مێمەوە سەر ئەو بابەتە، بەڵام تەواوی نەکرد، لەوێ تەواوی نەکردووە، ئەچێتەوە بۆ سووریا. لەوێ لە کە بەشداری ڕاپەڕینەکان دەکات و یەکێک دەبێت لە با بڵێن ڕێکخەرەکانی ئەو خۆپیشاندانانە، دوای کە خۆپیشاندانی دژی ساڵح جەبر ئەو پەیماننامەیە کە حکوومەتی عێراقی ئەو کات لەگەڵ حکوومەتی ئینگلیز بۆ درێژکردنەوەی ماوەی داگیرکردنی عێراق کە پێی دەگوتە ئینتیداب بۆ ماوەی 25 ساڵ نوێ بکرێتەوە، حزبە سیاسیەکانی ساحەی سیاسی کوردی و عێراقیش لەو سەردەما هەستیان بەو ڕێککەوتنە کرد. پێش ئەوەی ڕێککەوتنەکە ڕوو بدات لە ڕێی ڕێکخراوەکانیانەوە دەستیان بە خۆپیشاندان و ناڕەزای دەربڕین کرد. ئەگەر چی ڕێکخراوەکە ینی ڕێککەوتنەکە مۆر کرا، بەڵام دوایی حزبەکان هەمویان سەرتاسەری بەیەکەوە خۆپیشاندانیان کرد لە هەموو شارەکانی عێراقیش بەشاندانێکی بەناوبانگ و زۆر گەورە بە ڤیدیۆش هەیە و دیشی زۆر زۆرتیا بەڵێ حتا ئەو خۆپیشاندانەی کە لەسەر جسری مەمونی پێدەڵێن کە دوای ناوەکەی گۆڕا بۆ جسر شوەدا، بەڵێ لەوێن دەر بە ڤیدیۆ هەیە دەبیندرێتن کە چۆن ئافرەتەکە بە پێش خەڵکەکە دەکەوێت دوای ئەوەی کە لەو بەری جسرەکە کە لەوێن دەر وەزارەتی دیفاعی لێیە چۆن بە مەترەلۆس بە دۆشکە ڕەمی لە خەڵکەکە دەکەن، نزیکەی 15-20 کەسێک دەکوژرێ و چەندین کەس لەسەر جسرەکە خۆی فرەداتە خوارەوە. ئەلەوێن دەر ئافرەتێک لە ناو خەڵکەکە دێتە دەرەوە بە هەلهەلە سینج خۆی دادەدڕی و بە پێش خەڵکەکە دەکەویتن بەرەو گولەکە دەڕوات. ئەگەر چی بریندار دەبی ئەمە دەوێتە هاندەرێک بۆ هەموو ئەوانەی کە لە پشتەوەن لە پیاوەکان و گەنجەکان شەرمدایان بگرێ و پەشیما ببنەوە و جارێشتر بەشدار بنەوە. من حەزەکەم بە کورتی باسی ئەو کارانە بکەین، پاشانیێنە سەر ئەوەی یعنی باسی ئەوە بکەی کە چ دوای ئەوە چۆن پەیوەندی بە شۆڕشی ئەیلوولەوە کردوێتەوە. ساڵی 58 کە گەڕایەوە وەکو هەموو گەنجێکی عێراقی بانکرا بۆ سەربازی وەکو ئەفسەر لە کۆلیجی سەربازی عێراق وەرگیرا بۆ ماوەی 9 مانگ بەشداری کرد، بەڵام دوایی ڕۆلی لە کاری سیاسی هەبوو لەلایەن حکوومەتی عێراقەوە دەرکرا یاخود فەسڵ کرا لە کۆلیجی سەربازی و ئیتر گەڕایەوە کە گەڕایەوە ئیتر هەوڵیدا لە ڕێی ناسیار و کەسوکاری وەکو فەرمانبەرێکی میری دەست بەکار بێت. ئەوە بوو لە ساڵی 59 وەکو کاتب عەدل دەست بەکار بوو وەکو فەرمانبەر، ئیتر لەوێەوە کاری ئیداری دەست پێ دەکات. ماوەی چەند ساڵێک خزمەتی کردووە. سەرەتا کاتب عەدل دوایی لە پێش 61 پێش شۆڕشی ئەیلول دەگوازرێتەوە بۆ وەزارەتی ناوەخۆ و دەبێتە مدیر ناحیە، بەڵام لەگەڵ شۆڕشی ئەیلولە ئەگەر چی سەرەتا وەکو گوتمان بیر و باوەڕی شوعەتی هەبوو، بەڵام دوای ئەوەی کە لە سووریا گەڕایەوە بە کاریگەری کوردەکانی سووریا بە تایبەتی بنەماڵی بەدرخانیەکان بیر و باوەڕی بەرەو کوردایەتی زیاتر کشاو، ئیتر پەیوەندی بە شۆڕشی کوردەوە کردو. لە ڕێی سەرکردایەتی شۆڕشی کوردەوە بەنهێنی کاری ئیداری کردووە و بە ئاگاداری ئەوان بۆ چەندین قۆناغی پەیوەندیە کاریگەری لەسەر فۆرمی شعرەکانیشی هەبوو. بەتەکید بەڵێ زیاتر حەزەکەم بینەکان ئەو قسە لەسەر شعرەکان و بابەتە ئەدەبیەکانی بکەین. بێگومان چووکە گەرباسی خەباتی بکەین ماوەیەکی زۆر زۆرە بەرنامەکەمان. خۆی لە پێشەچی دیوانەکەی دەڵێ من هەر لە قۆناغی سەرەتایی پێش ئەوەی بێمە قۆناغی متەوەستا من حەزم لە شعر کردووە و شعریشم نووسیوە بۆ چەند مناسبەتی شعرم نووسیوە، بەڵام لەبەر بارودۆخی سیاسی و ئەم شعرانە هەمووی ون بوونە. کاتێک کە دەگاتە ساڵانی 46 و 47 کە بۆ یەکەمین جار نەورۆز لە شاری هەولێر دەکرێتەوە، شعر لەوێن دەخوێنێتەوە و ڕۆلی لە ڕێکخستنی ئاهەنگەکانیش دەبیتن. بەنسبەت ئەو بەرهەمانەی تا ساڵانی 48 و
چلونۆ هەندێک دەڵێن تا 52 هەمووی شعری کلاسیکە و لە ژێر کاریگەری شاعیرانی کلاسیکی کوردی وەکو نالی و سالم و حاجی قادری و کۆی و بێخود و ئەوانە شعری کلاسیکی عروزی نووسیوە. بەڵام کاتێک کە ڕێ دەکەوێتە بەندیخانە و لە بەندیخانە تووشی گۆرانی شاعیر دەبێت بە تایبەتی لە ساڵی 51 لەوێ دەڵێ پەیوەندی دۆستایەتیم لەوێ دەست پێ دەکاتەوە. ئەم پەیوەندیە وام لێ دەکات واز لە شێوازی کۆن بێنم و ئیتر بکەون ژێر کاریگەری گۆران و ڕەوتەکەی مەبەستی تەنها گۆران و شێخ نووری و ئەوانی تریش بڵێ ئیتر لەوێەوە واز لە شعری کلاسیکە عروزی دێنێ و دەست بە شعری خۆماڵی یاخود شعری نوێ دەکات کە لە ژێر کاریگەری گۆران کە لە پێشەچەکەش نووسیوە گۆران چۆن توانیویەتی داهێنان لە چێشی شعری کوردی بکاتن کە وای کردووە بە کاریگەری شعری خۆماڵی شعری پەنجە کە ئەسڵەکەی دەگەڕێتەوە بۆ ئاوێستا و کۆنتریش بەڵێ لەوێەوە هاتووە دەستکاری کێشەکانی شعری خۆماڵی کردووە کە دەبڕگەیە ئەو هاتووە بڕگەیەکی لێ زیاد کردووە کردیتە 11 بڕگەی یان 2 بڕگەی لێکەم کردیت و کردیتە 8 بڕگەی 7 بڕگەی 12 بڕگەی بەو شێوەیە دەستکاری کردووە توانیوێتی چێشی نوێ دابێنێ. دەڵێ ئەم گۆڕانکاریانە من زۆر پێی سەرسان بووم و هەوڵمدا لاسایی بکەمەوە. دکتۆریان درێژە بە باسەکەمانەیە لەسەر شاعیر دوای ئەوەی کاک حەمید و ئاودێرخان شعرێکی تەرکەن بە میوان. نامەیەک لە بەندیخانەوە بەندیخانەی کەرکووک ساڵی 1950. هاوڕێم گوێ بگرە لێم چیت پێ دەڵێم بیڵێ بە هاوڕێکانی تر سووتێنەرانی وەک ئاگر تێکۆشەران کۆڵنەدەران کڕنووش بۆ زۆردار نەبەران ئەوانەی هەرگیز نابەزن پەنجەی نەمزانی ناگەزن ناگۆڕێن لا نادەن لە ڕێ دەڕۆن بەرەو پێش پێ بە پێ هاوڕێم گوێ بگرە لێم تێکۆشام گیرام دەست بەسرام کۆت و زنجیر لە پێکرام بردمیان بۆ ژوورێکی تەنگ لە سەریاندا خستم خەپەنگ لە نێو جەرگەی تاریکیە هیوام دەدیت و سەوزەگیا بەهار و کوڕیکەی نیسان ژیانی داهاتووی ئینسان. دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە خۆش بێ خاتونگیان. دکتۆریان ئەوەی سەرنجی ئەین لە عەلی فەتاح دزەیی کاریگەری زێدی زمانی خۆی یعنی زمانی زێدی خۆی زۆر بە شعرەکانیەوە دیارە ڕای بەڕێزت لەسەر ئەمە چییە؟ بەڕاستی کاریگەری ناوچەیی یاخود ناوچەگەری لەسەر شعرەکانی شاعیر زۆر بەزەقی دیارە بە حکمی ئەوەی مناڵێکی لادێیی و خەڵکی گوندێکە کە پەروەردەی دەشت بووە بە تایبەتی دەشتی هەولێر کە زۆر جا لە نووسینەکانی خۆی بە مەملەکەتی هەولێر ناوی بردووە. کاتێک کە ڕێ دەکەوێتە بەندیخانە و لەوێ تووشی گۆرانی شاعیر دەبێ دوو شعر یەکێکیان بە ناوی بۆ کۆریا و ئەوکەی تر بە ناوی هاوڕێم پیشانی بەڵێ کە پیشانی گۆرانی شاعیر دەدات بۆی هەڵبسەنگێنێت. گۆرانی شاعیر پێ دەڵێ ئەم شعرەی بۆ کۆریا زۆر باشە و دەستخۆشی لێ دەکات بە حکمیەوەی هەردووچیان بیرروباوەڕی سیاسیان یەک بووە. بەڵام ئەو شعرەی کە هاوڕێم دەڵێتن لە پێش دوادێری باسی پێ بە پێ دەکات کە ئەمە وشەیەکی ناوچەی دەشتی هەولێرە پێ دەڵێ من لام جوانترە بڵێ هەنگاو بە هەنگاو دەنێ مرۆڤ دایمان هەنگاو بەرەو سەرکەوتن دەنێتن ئەویش دەڵێ باشە بەڵام دوایی کاتێک کە لە دیوانەکەیدا بڵاوی دەکات و دەڵێ پێم خۆش بووەکو خۆی بمێنێتەوە بە حکمی ئەوەی من خەڵکی دەشتی هەولێرم ویستومە بەڵێ زمانی ناوچەیەکەی خۆم بپارێزم و ڕنگدانەوەی بەسەر شعرەکانیشمدا هەبێتن
بۆیە نەکرد لەوە لە زۆر شعری تر بە تایبەتی داستانێکی شعری هەیە کە ناوی لێناوە چیرۆکێکی شانۆگەری بە ناوی سوار و کچەمیر تەماشا دەکەن حکایەتێکی فۆلکلۆری دەشتی هەولێرە هاتووە بە شعر لە دوو پەردەدا داڕێشتووە تەماشا دەکەین زۆربەی ئەو شەو دەستەواژانەی لە دەشتی هەولێردا بەکاردێت لە ناو ئەو داستانە شعرەدا زۆر بە زەقی ڕەنجی داوەتەوە ئەمەش نیشانەی ئەوەیە کە نەیتوانێەوە یاخود نەیویستووە واز لە شێوەزارەکی خۆی لە ڕاستیەوە دەوڵەمەندکردنی زمانی ئەدەبی کوردی پێدەوڵەمەند بکاتن بەڵێ بێگومان ئێمە بەرهەمە شعریەکانی ئەزانین بەڵام ئەم گەلێک بەرهەمی لە گەلێک بواری ترا هەبووە چۆکو وەرجێڕان چلی کۆڵینەوەی زانستی حەزەکەم باسێکی ئەو بەرهەمانەی تری بکەی کە هەیەی بە حکمی ئەوەی کە لە بەندیخانە فێری زمانی ئینگلیزیش بوو چونکە خۆی لە پێشەکەیدا دەڵێ من خۆم لە ڕێی قاموسەوە خۆم فێری زمانی کوردی کورد و توانیم زۆر لە بەرهەمە وەرجێردراوەکانی نووسەرانی ڕۆژ ئاوا هەمووی بخوێنمەوە و سوودێکی باشیان لێ وەربگرم لە ڕێی ئەم خوێندنەوە و لە ڕێی کاریگەری کوردەکانی کوردستانی ڕۆژ ئاوا کە ئێمە پێ دەڵێن کوردستانی سووریا لەوێ لە ڕێ بنەماڵی بەدرخانیەکان و توانی مەموزین بخوێنێتەوە و ئاگاداری ناوڕۆکی بەرهەمەکە بێت کەمە کاریگەریی زۆری لەسەر ڕنگدانەوەی نووسینەکانیدا هەیە هەر ئەمە وای کرد بیر لەوە بکاتەوە ئیش لەسەر مەموزین بکات بۆیە دەبینین لە دوای ساڵانی هەفتاکان کە خەریکی کاری کارجێری و میری دەبیتن دەرفەتی ئەوەی دەبیت خەریکی لێکدانەوەی ئەو بەرهەمانە بیت دێتن لە ساڵانی 1970 بەرهەمێک بە ناوی مەموزین ئەگەر چەند بەرهەمە لە ساڵانی هێشتاکاندا بە 6 حەڵقە لە گۆڤارەکانی کوردستان وەکو ڕۆشنبیری وەکو کاروان و ئەمانە بڵاو کراوەتەوە ئەمە هاتووە مەموزینی هەڵسەنگاندووە بۆیش ناوی لێ ناوە لێ کۆڵینەوە هەڵسەنگاندن کاریگەری ئەحمەدی خانی و داستانی مەمی ئالان کە سەرچاوی بنەڕەتی مەموزینە لێک بداتەوە و تایدا کاریگەری ئەحمەدی خانی لە بواری عروز و ڕەوانبێژیدا شی بکاتەوە و نەکرد لەوە بەڵکو بەرهەمێکی تریشی بە ناوی نەوبەهاری ئەحمەدی خانی لەگەڵ ئەحمەدی کتێبێکی فەرهەنگیە کە شێخ ماریفی نۆدەی لە بۆ کاکەحمەی شێخی نووسیوە ئەویش وەکو فەرهەنگێکە بە ناوی ئەحمەدی شاعیر هاتووە ئەم دوو فەرهەنگەی نەوبەهار و ئەحمەدی هێناوە بەراوردی کردووە تایدا لە ڕووی عروزەوە لە ڕووی ڕەوانبێژیەوە شی کردوتەوە لە ڕووی زمانی شعریشەوە هەڵی سەنگاندووە کە چ پێگەیەکی لە ئەدەبیاتی کوردیدا هەیە ئەم دوو بەرهەمە و ئەم دوو نووسەرە ئەحمەدی خانی و شێخ ماریفی نۆدەی چۆن توانیویتیان لە ڕێوە بەرهەمانەوە خزمەت بە زمانی شعری کوردی بکەن کە زۆر لە وشە و ڕستە و دەستەواژەی نزیکەی 400 ساڵ پێش ئێستایان باس کردووە کە تا ئەمڕۆکەش لە زمانی ئێستاماندا بەکاردێتن سەرباری ئەو بەرهەمە تەماشا دەکەین بە حکمەوەی کە زمانی ئینگلیزی زانیوە زۆر لە چیرۆکەکانی ئەوروپای خوێندوتەوە زۆر کاریگەر بۆ بە نووسینەکانی جیدی مۆباسان بۆیە هاتووە 16 چیرۆکی ئەم نووسەرەی لە زمانی ئینگلیزی وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی بە ناوی ملوانکەی ئەڵماس کە لە ساڵی 86 بە خوێنەرانی ناساند. دکتۆر گیان شاعیر لە ساڵی چەندە کۆچی دوایی کردو؟ شاعیر دوای ئەوەی ساڵی 83 لە باشووری عێراق کە دوور خرابەوە تەقاعود کرا خانەنشی کرا و گەڕایەوە کوردستان ئیتر بە نەخۆشی خەریکی چارەسەر بوو تا مانجی یەکی ساڵی 92 ئەم نەخۆشیە کاری تێکرد و گەیشتە ئەوەی جانی بسپێریتن. بێگومان دکتۆر کاتی بەرنامەکەمان هەرەوەنگەیە ئەجینا دیارە ئەم شاعیرە و ئەم نووسەرەگە لە زیاتر هەڵاگرێک قسەی لەسەر بکەین. خۆشەویستانی کەناڵی کوردستان 24 لێرەدا دێنە کۆتایی ئەڵلقەی ئەمجاری بەرنامەی قەلەندەرخانە ئێستاش خەندەخان بە شیعرێک کۆتایی بە بەرنامەکە دێنێت و هەر شاد و کامەران بن. لە مێژە دڵ بە چێژێ دەردی دووری دەمێکە چاو دەڕێژێ ئەشکی سووری کە دڵ خۆراکی قەندی لێوەکەت بێ بەبێ ماچی دەمت نای بێ سەبووری
ئەگەر نازە لە چاوانت تەمامە وەگەر ڕازە لە لێوان بۆی نەمامە بە ئاوات و نیازی ڕاز و نازت بە قوربان عومری شیرینم تەمامە گەڕی خوێنم لە لەشدا پڕخرۆشە لەسەر تاپای وجودم بۆت پەرۆشە لە کوورەی ئاگری دۆزەخ چ باکەم کە هێندە ئاگری عشقت بەجۆشە